بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست بۆ یەکەمین جار لە مێژووی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان کۆبوونەوەیەکی جیاواز لە پەرلەمانی کوردستان بەرەوە چووە 37 پەرلەمانتار نایەکی گەورەیان بۆ سەرۆکایەتی پەرلەمان و دەسەڵات بەرز کردەوە. لە کۆبوونەوەکەی ئەمڕۆدا 37 پەرلەمانتار ڕێگانەدا دانیشتنی پەرلەمان بەڕێوە بچێت لەبەرەوەی کە موچە نەخرا بۆ بەرنامەی کاری پەرلەمانی کوردستان. ئەم شەو لە بەرنامی ئەمڕۆ لەگەڵ هەریەک لە بەڕێزان شیرین ئەمین و دکتۆر هەورامان گەچێنەی ئەندامانی پەرلەمانی کوردستان تاوتوێەوە دەکەین ئەمڕۆ لە پەرلەمانی کوردستان چی ڕوویدا و هەنگاوی داهاتووی 37 پەرلەمانتارەکە چی دەبێت و دۆخی پەرلەمان دوای ئەم هەنگاوی 37 پەرلەمانتارەکە چی بەسەر دێت. سەردەمی بێدەنگی دەبێت کۆتایی بێ دەبێت شکۆ بۆ پەرلەمان بگەڕێتەوە. ئەمە ئەم دوو دووشمەیەکەم ڕۆبەشێکی زۆری پەرلەمانتاران لەسەر کۆبوونەوەی پەرلەمان دەیانوتەوە. جگە لە فراکسیۆنی پارتی تەواوی فراکسیۆنەکانی نێو پەرلەمانی هەرێمی کوردستان دەنگی ناڕازاییان لەسەر دواکەوتنی موچە و دۆخی دارایی هەرێمی کوردستان هەڵبڕی و دانیشتنەکەی ئەمڕۆیان پەکخست. سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ داوای دەست لە کارکێشانەوەی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان دەکات و دەڵێت پەرلەمانتاران ئەمڕۆ شکۆیان بۆ پەرلەمان گێڕایەوە کە لەلایەن دەستەی سەرۆکایەتیەوە پێشووتر بێشکۆ و ڕۆڵ کرابوو. ئەمڕۆ ئەم سەرۆکایەتیە دەبێت باش بەخۆی دابێتەوە و دەرکەوت بەڕاستی لە پەرلەمان خەڵکی بوێر هەیە خەڵکی ئازا هەیە و فعلا نوێنەر ڕاستەقینەی خەڵک هەیە. پێم وایە ئەم سەرۆکایەتی پەرلەمان ئەگەر خۆی ڕێک نەخاتەوە خۆی ڕێک نەخات لەگەڵ داخوازی و داواکاریەکانی ئەو خەڵکەی ناڕازی کە لە هەوڵی پەرلەمان ئەمڕۆ بینرا بەڕاستی ئەو سەرۆکایەتی پەرلەمانە بە شایستە نازانم سەرکردایەتی و سەرۆکایەتی خەڵکێکی ئاوا بوێر و دلێر و نوێنەی ڕاستەقینەی خەڵک بکە پێویستە بگۆڕێ و سەرۆکایەتی پەرلەمان لە کەوڵی حزبایەتی و حزب ئاراستی بکە حزب بریالی بوودا بێتە دەرێ. فراکسیۆنی گرتوش زەخت لەوە دەکەنەوە کە چی دیکە نابێت پەرلەمان دەستەمەوە بێت و دەبێت نوێنەری ڕاستەقینەی هاوڵاتیان بێت. و هیچ کە ناهێڵین مامۆستایان موچە خۆخۆران پێهێزەکانی پێشمەرگە خانیێنشینی مەدەنی گەنجانی ئەم وڵاتە لە ڕاستیە بەزەلیلی یان سەری خۆیان هەڵگرن یان بمرن یان تووشی نەخۆشی بن. پەرلەمان لەمە دووە پەرلەمانی گەلە و ئێمە بە ڕۆحمان بە گیانمان بە هەمومان بە هەڵوێستمانە بێ لە داهاتوە هیچ کە کۆبوونەوەی کاتی و کاتوانی و کۆبوونەوەی شکڵی ناکەین. فراکسیۆنی نەوەی نوێژ ڕای وایە هیچ شتێک لە دواکەوتنی موچەی فەرمانبەران گرنگتر نییە. لەم کاتەدا دەبێت حکوومەت بێتە پەرلەمان بۆ لێپرسینەوە و ڕوونکردنەوە لەسەر داهاتەکانی بدات. ئێستا خەڵک برسیە خەڵک موچەی نییە خەڵک ژیانی نییە معقول نییە پەرلەمان لەسەر کۆمەڵک شتی لاوەکی دابنیشێ یان دەبێ دانیشتنی پەرلەمان بۆ قوت و ژیانی خەڵک بێ بۆ بژێوی خەڵک بێ بۆ موسەی خەڵک بێ بۆ چارەسەرکردنی کێشە و گرفتەکانی خەڵک بێ بۆ ئاشکراکردنی داهات و سەروەت و سامانی ئەم وڵاتە بێ یان نابێ دانیشتن بکرێ. هەروەها عەلی حەمەساڵح ڕایگەیاند لێدان لە مێژوو دەنگبەرزکردنەوەیان بۆ بەیانکردنی و ڕاستیەتاڵەیە کە تاوەکو ئێستاکە کات و وادەی دابەشکردنی موچەی دیاری نەکردووە. لێدان لە مێزمان دەنگبەرزکردنەوەمان بەهۆی ڕاگررتنی دانیشتنی پەرلەمانەوە یەک دنیا ڕاستی تاڵی لە پشتە. تاوەکو ئەم ساتەی کە قسە بۆ ئێوە یەکەم هیچ کات و بڕیارێک دیار نییە کە موچەی خەڵک چۆن و بۆ چۆن بدرێەوە دوو مانگە هۆکاری نەدانی موچەی خەڵک بەشێکی ڕێکەوتنە لەگەڵ عێراقا بەشێکی ئەو قاچاقیە مونەزەمەیە کە ئیتیفاقی لەسەر کراوە موسساتی دەوڵەتی لە پشتە کە حەجمی ماگانەی 170 ملیارە. ئەندامێکی فراکسیۆنی یەکەتیش بەرەی 37 پەرلەمانتارەکە بە بەرەی گەل ناو دەبات کە بازنەی ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتی تێپەڕاندووە و خەمی خەڵک کۆی کردوونەتەوە. ئەمڕۆ پەرلەمانی کوردستان لە ساڵی 92 بۆ یەکەمین جار پەرلەمانێکی حەیوی و زیندوو بوو توانیمان بەرەیەکی گەل دروستکەین لەو پەرلەمانی کوردستان تا بە جۆرێک بین خواستەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان بەدی بێنین. ئەم بەرەیە بە هیچ شێوەیەک پەیوەست نییە بە معارەزەوە پەیوەست نییە بە دەسەڵاتەوە بەڵکو پەیوەستەوە بەرەیە کە لە بەرەی خەڵکە و مافەکانی خەڵکی کۆمەڵانی خەڵکی کوردستان بەدەست بێنین. ئێمە لە کاتێکدا کە پێمان وایە پرسی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان لە هەموو شتێک گرنگترە و پێویستە سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان کە خۆی بەرپرسی یەکەمی ئەم حکومەتەیە بێتە بەردەم پەرلەمانی کوردستان و مافی یەکجاری چارەنووسی موچەخۆرانی هەرێمی کوردستان کلاب بکاتەوە. ئێستا پەرلەمان بەسەر دوو بەرەدا دابەش بووە کە بەرەی خەڵک و مافەکانیەتی لەگەڵ بەرەی دەسەڵات و چاوەڕێژ دەکرێت ململانەی ئەم دوو بەرەیە تونتر و گەرمتر ببێت. دوای 2 ساڵ لە کۆبوونەوەی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان بۆ یەکەمین جار ئەمڕۆ کۆبوونەوەیەکی جیاواز بەڕێوە چوو و پەرلەمانتاران بەڵێنیەوە دەدەن 2 ساڵی ئایندەی تەمەنیان پەرلەمانە ببێ بە سەکۆی هاوڵاتیان و فەرمانبەران و ئیتر قسە و باسی خەڵک و هاوڵاتیان لە نێو پەرلەمان و تەلاری پەرلەمان بکرێ
نەوەک فەرمانەکانی حکوومەتی هەرێمی کوردستان. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز، سوپاس بۆ میوانەکانمان. شیرین خان ئەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە شەڕەکەی ئەمڕۆی 37 پەرلەمانتارەکە لەسەر مەسەلەی موچە بوو و لە بەرامبەریشدا کاردانەوە هەبوو کە پیان و هەندێک لە فراکسیۆنەکانی دەسەڵات دەڵێن موچە بە سێڵفی و بە تەپڵ لێدان و بەستاپ چات چارەسەر نابێت. بەڵێ بەناوی خوای گەورە و میهرەبان شەوتان باش بێ. بەڕاستی بۆ جەلسەی ئەمڕۆی پەرلەمانی کوردستان دیارە ئەتوانین بڵێن لە نێو پەرلەمانی کوردستانە خۆشبەختانە گروپێکمان پێکێناوە کە کۆندەنگیەکی زۆر باش دروست کراوە دەرئەنجامی نەبوونی موچە و ئەو نەعەدالەتەی لە هەرێمی کورسانە پەیڕەو ئەکرێت بە تایبەت لەسەر پرسی موچە و موچەخۆرانی هەرێمی کورسان و پرسی ڕێکنەکەوتنی نێوان هەرێم و بەغدا و پرسی گرێبەستی 50 ساڵەی نێوان تورکیا و هەرێم و پرسی خاڵە سنووریەکان بەگشتی. بۆی لەم چارچێوەیەدا ئێمە ئەتوانین بڵێن 38 ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنە جیاوازەکان و لە ئەندامە سەربەخۆکان خۆشبەختانە یاداشتێکمان ئاراستەی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان کردبوو بۆ ئەوەی پرسی دواکەوتنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بخرێتە بەرنامەی کارەوە واتە هەم لە دانیشتنی ئەمڕۆی پەرلەمانی کوردستان و لە دانیشتنی هەفتەی ڕابردووی پەرلەمانی کوردستان بە هەمان شێوە ئەم یاداشتە دووجار تکرار کراوەتەوە بۆ دەستەی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان. دەرئەنجامی ئەمە ئەوە بوو بەداخەوە بۆ ئەمڕۆژ پەرلەمانی کوردستان ئامادە نەبوو ئەم پرسە بخاتە بەرنامەی کارەوە و حجەیان ئەوە بوو کە بۆ ڕۆژی چوارشەمە جەلسەیەکی تایبەت لەسەر پرسی موچە دەکرێت، بەڵام بەداخەوە ئەوە بە پێی تەموحی ئێمە نەبوو چونکە بەڕاستی لە نێو پەرلەمانی کوردستانە ئیتر پێویست بە حیکایەتکردن و هۆنینەوەی وشە نابێت، پێویستی باکردارێک دەبێت پێویست دەکات لە نێو پەرلەمانی کوردستانە بڕیارێک بدرێت بۆ ئەوەی پرسی موچە و موچەخۆرانی هەرێمی کوردستان لە بنەڕەتەوە چارەسەر بکرێت. ئێمە لە ماوەی ڕابردوودا بینیمان یاسای قەرز لە پەرلەمانی عێراق یا لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق پەسەند کرا. نزیکەی 24 سەعات لە نێو ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا جەلسە بەردەوام بوو بۆ ئەوەی ئەو یاسایە پەسەند بکرێت و لە نزیکترین دەرفەتایە لە ماوەی یەک هەفتەدا دوو موچەی موچەخۆرانی عێراق بدرێت، بەڵام بە ڕێکارێک کرا بەداخەوە کە ئەوە بوو بە هۆکاری بڕینی 320 میلیارەکەی هەرێمی کوردستان، بەڵام بۆ لە پەرلەمانی کوردستاندا نەتوانرێت ئەمە بکرێت کە پرسی موچەخۆران و پرسی دارایی لە هەرێمی کوردستان یەکلا بکرێت. واتە بەداخەوە ئەتوانین گەر بەراوردی تەمەنی ئەم خولەی پەرلەمانی کوردستان بکەین بەڕاستی پەرلەمانێکی کارتۆنی بۆ نەوەک پەرلەمانێکی کارە، نەک نوێنەری گەل بێت، نەک پەرلەمانێک بێت وەکو باڵاترین دەسەڵاتی یاسادانان بە ئەرک و بە ڕۆڵی خۆی هەڵسێت. باشە شیرین خان، ئەوەی کە هەندێکیان پیان وا بۆ ئەوەی کە ئێوە کردان ئەمڕۆ وەکو پەرلەمانتارانە موزایەدە یاخود دەڵێن بە تەپڵ لێدان و بە سێڵفیەوە موچە چارەسەر نابێت، وەڵامتان بۆ ئەوانە چییە کە پیان وایە وەکو موزادەیەک سەیری دەکەن؟ ئێمەی پەرلەمانتاران بەڕاستی نە پێویستمان یەک بە موزایەدەکردنە و نە بە سێڵبیکردنە، نە بە سناپچاتە، نە بە هیچ شتێکی کەیە. بەداخەوە ئەگەر بگەڕێنەوە بۆ واقعی هەر ئەندامێکی پەرلەمان لە هەر فراکسیۆنێک بێت لە نێو پەرلەمانی کوردستانە یەکەم جار نوێنەری گەلە و ئەتوانین بڵێن ئوباڵی دەیان و سەدان و هەزارەهان دەنگدەری هەرێمی کوردستان لەسەر شانی ئێمەی پەرلەمانتارانە کە ئێمە دەبێت نوێنەرایەتی ئەو گەلە بەشمەینەتە بکەین، ئەو گەلە بکەین کە لە ساڵی 2014 بە بڕیاری حزبە باڵەکانی نێو حکومەت و نێو پەرلەمان بەداخەوە لە ساڵی 2014 بە بەمبەست گەلبرسی کراوە. بۆیە هەر کەسێک هەر ئەندامی پەرلەمانی هەر فراکسیۆنێک هەر ڕێیەکی جیاوازی هەیە ئێمە نوێنەرایەتی گەل دەکەین، ئێمە بە ئەرکی ڕاستەقینەی خۆمان هەستاوین. من وەڵامی من بۆ ئەو قسەیە ئەوە دەبێت
لە تەمەنی پەرلەمانە کە زیاتر لە 2 ساڵ تێپەڕیوە بۆ یەکەمین جارە پەرلەمانی کورسان بە ئەرکی ڕاستەقینەی خۆی هەڵبسێت ئەمە یەکەمین کاری بۆ لە مێژووی ئەم پەرلەمانەدا کە توانی بێتی لەسەر پرسێکی گرنگ و لەسەر پرسی موچەوە پرسێکە پەیوەستە بە بژێوی خەڵکەوە داکۆکی بکات و ڕێگە نەدات چیدی ئیتر پەرلەمانێکی کارتۆنی نەبێت پەرلەمانی دەسەڵاتێکی و پارتی نەبێت پەرلەمانێکی بێ هەڵوێست نەبێت پەرلەمانێک نەبێت بە دەربێت لەوەی کە داکۆکی لە خواستەکانی خەڵک بکات لە پرسی موچە بکات لە قوتی خەڵک بکات یعنی هاو نیشتیمانی موچە خۆر مامۆستا گەشتۆتە ئەو ڕاتەیە خۆی بکوژێت کەواتە ئیتر ئەرکی پەرلەمان و پەرلەمانتار چیە ئایا پەرلەمان تەنها نمایندەی دەسەڵات بکات بەداخەوە ئەم پەرلەمانە لە ئێستادا بووە بە بەشێک لە دەسەڵات و نمایندەی دەسەڵات و جیهەتی جێبەجێکردن دەکات ئەوەندە خەریکی چاواشەکردنی خەڵک لەگەڵ ڕێزمەوە ئەوەندە خەریکی متیاشکردنی دەسەڵاتە نیو هێندە بە خەمی خەڵک و بە کەیسەکانی خەڵک و بە دۆسەکانی خەڵک بە پرسی موچەوە سەرقام نەبوو بۆیە ئەم گروپەی کە لە ئێستادا و لە ئەمڕۆدا بە خۆشبەختانە لە نێو پەرلەمانی کوردستان هەستاوە بەو ئەرکا ئەمە ئەرکی سەرێکی پەرلەمانەوە بەپێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان و بەپێی مادەکانی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان پەرلەمانتار ئازادە دەتوانێت بە دوواداچوون لەسەر دۆسەیەکان بکات دەتوانێت چاودێرێکی ڕقابەیەکی کارا بێت بەسەر حکومەت و جیهەتی جێبەجێکردنەوە بۆیە ئەوەی کە پەرلەمانتاران لە ئەمڕۆدا پێی هەستاون ئەرکی ڕاستەقینی پەرلەمانتارانە بەڕاستی. سوپاس دەکەین شیرین خان. دکتۆر هەورامان جەنابی بە خێربی سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزیشتان. دەمەوێت سەرنجی بەڕێزیشت بزانم سەبارەت بە کۆبوونەوەکەی ئەمڕۆ بە تایبەتی ئەو حاڵەتێک کە ڕوویدا لە کوژانەوەی کارەبای پەرلەمان لە ڕێگەنەدان بێەوە لە ڕێگەی مایکی پەرلەمانەوە ینی پێ دوایە هەوڵێک کە لە حکوومەت هەیە بۆ سەرکوتکردن ینی دانەوەی بیوازنەوە بۆ ناو پەرلەمانیش پەرلەمانەکەش وەکو حکوومەتەکە بە پۆلیسی بکەن بە بۆ چوونیەوە. بەڵێ کاگە حەکیمەڵایی سەوتەکەت لای من وازح نییە بەڕاستی ئەگەر بە برایان بڵێن لێرە و سەوتە چاکەن سەوتی جەنابەت بە تەواوەتی ناگا بە من چیە فەرموویت. بەڵێ پرسیارەکەمان لەسەرەوە بوو کە ئەمڕۆ و حاڵەتەی کە ڕوویدا کوژانەوەی کارەبا لە پەرلەمان کوژانەوەی مایک لە پەرلەمانتاران ینی هەوڵێک هەیە کە حکومە ئەوەی کە بڵێن پێشتر دەوترا حکوومەتێکی پۆلیسی ئەمە بۆ ناو پەرلەمانیش بگوازرێتەوە ڕێگە نەدەن ئێوە لەوێ داکۆکی لە مافەکانی خەڵک بکەن. بلى بسم الله الرحمن الرحيم الحمد لله وكفى والصلاة والسلام على رسولنا المصطفى وعلى آله وأصحابه الأوفياء. سواز بو برستان وسواز بو خوشي برزمان خاتو شيرين خان وسواز بو بينراني برزو خوشي سواز خوي لراستي دا أو حالتيك أمرو رويدا لبرلماني كردستان أو پنگ خواردنەوەی ماوەی 2 ساڵی کاری پەرلەمانتاریمان بوو لە خولی پێنجەمە ئێمە پاش ئەوەی کە بە چەندین یاداشت دەستی سەرۆکاتیمان ئاگادارە کردەوە لە بانکردنی وەزیرەکان و هەروەها دوجار ئەوە بوو پەنامان برد بۆ ڕاپرسی سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگرەکەی وەزیری دارایی بەڵام بەڕاستی سوودێکی وای نەبوو بە پرسیارکردن وەڵامی پرسیارەکان لە جێی یعنی ئێمە پێی مقتەنیع نەبووین بە حەقیقەت. دوجار کاتێکە دەستیان برد بۆ بڕینی موچەی فەرمانبەران و ئێمە بە چەندین یاداشت بە داتا و ئاگادارمانکردنەوە لەو هەموو قاچاقچێتی کە هەیە لە خاڵە سنووریەکان لە بەهەدەردان و لە فەسادی ئیداری و مالی و لەوەی کە ئەو وەزعی لە کوردستانە خوڵقاوە بەداخەوە کە حەسادەتی پێ نابرێت کەس ئاواتی پێ ناخوازێت ئەوە بوو ئەمڕۆ ئیتر ئێمە بە حەقیقەت بڕیارماندا ئەو چەند 37 پەرلەمانتارە بڕیارماندا کە نەیەڵین هیچ بەرنامەیەکی تر و هیچ ئەجێندایەکی تر و هیچ بەرگە و بابەتێکی تر لە پەرلەمانی کوردستانە کە پەرلەمانی گەلە گفتوگۆی لەسەر بکرێ و دانیشتنەکانی پەرلەمان هەروە بۆ دانیشتن بێ بۆ کۆبوونەوە بێ و هیچ دانیشتنێک نایڵین بڕوات ئیلا مەگەر بابەتی موچەی خەڵک و قوتی خەڵک و حەق و مافی خوراوی خەڵک باز بکرێ ئەوەی کە ئەوانیش پەنان بۆ برد بەڕاستی بەداخەوە ئەوەی کە جەناب پرسیارەکە لەسەر کرد ئەوەی کە هەندێک حاڵەت ڕوویدا لەوەی کە جەنابەت ئاماژەت پێکرد بەلای ئێمە شتێکی زۆر تەبیعی بوو ئەو شتانە بەڕاستی ئێمە سار ناکاتەوە لە کاری خۆمان و ئێمە ناترسێنێ ئێمە خەڵکێکین بە حەقیقەت الحەمدولله
ئەزمون کراوین و بەو جۆرەشتانە بۆ هەڕەشە و گوڕەشە و بۆ تەسەڕفاتانە ئێمە باشە ینی بە ئەندازەی سەری نوکی دەرزیەک پەشیمان ناکاتەوە لە هەڵوێستی خۆمان چونکە هەڵوێستەکەمان حەقا و ئەوەی ئێمە ئەمڕۆ پێی هەستان ئەوە ئەرکی سەرشانی حەقیقی ئێمەیەکە جێبەجێ بکەین ئەوی شەڕکردنە لە ناو هۆڵی پەرلەمان ئەوەیە کە هۆڵی پەرلەمان مینبەری پەرلەمان بکەینە مینبەری گەیاندنی دەنگی ناڕەزایی خەڵکو و وەرگرتنەوەی حەقی خوراوی خەڵک ناچارکردنی ئەنجومەنی وەزیران بەوەی کە بێتە پەرلەمان بەوەی کە بڕیار بدات داهاتی ئەم وڵاتە شەفاف بکات حەقی مەزلوم و ستەم لێکرا و بژێڕێتەوە ئەوە کاری حەقیقی پەرلەمانە و ئەوە بوو کە ئەمڕۆ ئێمە پراکتیزەمان کردووە جێبەجێمان کردووە بەڕاستی تاکو حەدێک ئەتوانم بڵێم زەمیری خۆشمان مرتاح کرد باشە بەس کاک دکتۆر هەورامان ئەوەی کە بەڕێزوت ئەمڕۆ ئەو شەڕیکردن لە پەرلەمان کردان لەسەر موچە تاکوێ دەڕوا ئەمە سەرەتایەکەیەتی بڵێن ماوێتی ئەم شەڕێکە و 37 پەرلەمانتارە دەستیان پێ کردووە بەڵێ ئێمە لە ڕاستیە ئەو 37 پەرلەمانتارە و دەخوازم کە زیاتریش بکە ڕێژەکەی بڕیارمان داوە لە بینی خۆمانە ئاهدمان کردووە کە پشتیوانی لە یەکتر بکەین کە پشتیوانی لەو قەزیە گەورەیە بکەین کە ئەویش نوێنەرایەتیکردنی ڕاستەقینەی خەڵکی خۆمانە خەڵکی وڵاتی خۆمانە ئێمە لەسەر ئەو حاڵەتە بەردەوام ئەبین و ئەمڕۆژ ڕامان گەیاندووە ئێمە لە پەرلەمانی کوردستانە بە ئەندازەی توانای خۆمان وەک ئەمڕۆ ئەنجامماندا و سەلمانمان و پراکتیزەمان کرد و بە عەمەلی کردمان ئەنجامماندا ئەویش ئەوەیە کە نایەڵین لەمە دووە هیچ بڕگەیەک لە بەرنامەی کار بڕوات و نایەڵین دانیشتنەکانی پەرلەمان تەنها بۆ دانیشتن بێ و بۆ کات بەڕێکردن بێ و بەڕاستی بۆ مڕاوەغەکردن بێ ئێمە نایەڵین ئێمە نوێنەری گەلین گەل لە برسا خەریکە ئەمرێ و ئەمرێت بەڕاستی خەڵک زۆر لە ناڕەحەتیایە خەڵک ڕۆحی گەیشتوتە لای قوڕگی لە غەرغەڕایە ئێمە بەڕاستی زەمیرمان مرتاح نابێت کە ئەندامی پەرلەمان بین و هەروە بۆ ئاسانیە بێڵین بەسەر ئەنجومەنی وەزیرانە بڕوا بە ئارەزوی خۆی عەقد بکا و عقود بکا و عەلاقات دروست بکا و پارە بێنێ و بە هەدەری بدا و دەستی ستەمکاران نەگرێ دەستی دز و گەندەڵکاران نەگرێ بڕیارمان داوە هیچ بڕگەیەک لە پەرلەمانی کوردستان و جلسەکانە نایەڵین بڕوا ئیلا ئەبێ بابەتی موچە یەکلایی بکرێتەوە باشە باشکار تۆرەگە بە کورتی وەڵامی و پرسیارشم دەیتەوە دوای لەسەر ئەو حاڵەتەش بەردەوام ببین پشتیوان بەخوا باشە زۆر بە کورتی وەڵامی و پرسیارم دەیتەوە سەبارەت بە ئەوەی کە بڵین بەشێک لە پەرلەمانتارین دەسەڵات دەڵێن موزایدە یاخود یاری بە هەست و سۆزی خەڵک دەکەن پێتان وایە کامیان نەوت دزین قاچەقسێتی یاخودەوەی کێوە ئەمڕۆ لە ناو پەرلەمانە کردان بە کورتی بێ سپاس دەکەم خۆی لە ڕاستیدا ئەوەی کە ئەوان ئەیڵێن کاک حەکیم بە حەقیقەت قسەکانیان شایستەی وەڵامدانەوە نیە هەر وەڵامی نەدەینەوە باش وەڵامی نادەین وەکو عەرزم کردی ئەرکی شەرعی خۆمان و قانونی خۆمان بەجێ گەیاند باشە سپاس دەکەم خۆمان مەشغوڵ ناکەین بۆ قسە و قسەڵۆکەی ئەوانەوە باش سپاس دەکەم شیرین خان بگەڕێمەوە لای بەڕێزت سەبارەت بەوەی کە ئەو بڵین کۆمەڵێک پەرلەمانتارانەی کە بڵین حیزبەکانیان لەدەستەڵاتن قسە لەسەرەوەی ئایا ئەرکی پەرلەمانتار ئەوەیە کە ئەوەی کە ئەمڕۆ ئێوە کردان جێبەجێ بکات یاخود بڵێن هەندێکیان دەڵێن ئەمە ڕۆڵدا بەشکردنە ئەوەی کێسە پەرلەمانتاران دەیکەن بەزەوەی کە کردان ئەرکی ڕاستەقینەی پەرلەمانتاران نییە لە ناو هۆڵی پەرلەمان لە ڕاستیدا پەرلەمانتار ڕۆبۆت نییە بە خواست و بە بەرژەوەندی و بەویستی هەم جیهەتی جێبەجێکردن هەم حزبی باڵا لە نێو پەرلەمان و هەم خواستی حزب و ڕەنگە کۆمەڵێک مەسئول و کۆمەڵێک شەخص مامەڵە بکات و بەکاربهێنێت بەڵکو ئەرکی پەرلەمان و پەرلەمانتار ئەوەیە کە پێویست دەکات داکۆکی ڕاستەقینە بکات لە ماف و لە داوا و لە خواستی گەلی هەرێمی کوردستان و لە نادادی و لە ناحەقی و ئەوەی لە هەرێمی کوردستانە دەگوزارێت بەڕاستی ڕەنگە لە زۆر وڵاتانی دنیادا تەنانەت بەو وڵاتانێکی کە لە ڕیزی پێشەوەن لە گەندەڵی لە نادادی
ڕەنگە هەرێمی کورسان زۆر نزیک بێتەوە لە وڵاتانە بە حکمی ئەوەی هەرێمی کورسان هەرێمێکە حکومەکەی حکمی قەرەقوشە بەڕاستی حکومەکەی حکمی حکومەتێکی تۆتالیتارە بەڕێکارەکان مامەڵە دەکەن کە ئەرکی پەرلەمانتارە بەڕاستی بەو ڕێکارانە یعنی مامەڵە بکات کە ئەرکی پەرلەمانە چونکە ئەرکی پەرلەمان بە پێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کورسان دیاری کراوە ئەگەر ئێمەی پەرلەمانتاران لە یەکێک لە ئەرکەکانمان و لە یەکێک لەو بەدواداچوونانەی کە ئەیکن و لەو هەڵوێستانی کە وەک نمونەی ئەمڕۆ هەمانە بە پێی پەیڕەو لاماندا بێت بۆ بەرژەوەندی خواستی خۆمان بێت وەرن دەست بکەن بە چاوەکانمانە وەرن ڕوبەڕووی دادگا و یاسامان بکەنەوە بەڵکو ئەوەی کە ئێمە ئەمڕۆ پێی هەستاوین ئەمە ئەرکی ڕاستەقینەی پەرلەمانتارە لە نێو پەرلەمانی کورسان یاسادانانە یەکەم ئەرکی پەرلەمانە بە پێی پێویست نییە بەداخەوە چاودێریکردنە بە پێی پێویست نییە و زۆر لاوازە بە پێی ئەوەی کە پەرلەمانی توانێت پەرلەمانێکی کارا بێت ڕقاپەیەکی پێویست بێ بەسەر جیهەتی جێبەجێکردنەوە و یاسای بودجەیە بەداخەوە نەک بۆ ئەم خولەی پەرلەمانی کوردستان ئەوە 8 ساڵە بودجە لە پەرلەمانی کوردستاندا بوونی نییە و یاسای بودجە لە پەرلەمانی کوردستاندا بوونی نەبووە نەبوونی یاسای بودجە ئەم پاشاگردانەی دروست کردووە بووە بە سەبەبی پەلکێشانی گەندەڵێکی هێندە گەورە کە چارەسەرکردنی زۆر زەحمەت دەبێت ئێمە دەبێت لەسەر ئەمە بپرسین و ئایا داوای ئێمە چی بۆ وەکو پەرلەمانتارن ئەگەر یارمەتیم بی ئێمە داوامان کردووە بۆ چارەسەرکردنی پرسی موچە پێویست ئەکات تیمی حکومت بێتە پەرلەمانی کوردستان چونکە گەندەڵێکی لە ڕادەبەدەر هەیە پرسی قاچەقچێتی هەیە لە خاڵە سنووریەکان و بەداخەوە پرۆژەی چاکسازی لە پەرلەمانی کوردستان پەسەند کراوە نەچۆتە بواری جێبەجێکردنەوە و نەتوانێراوە سزای گەندەڵکاران بدرێت و دەبینین حکومت بۆ بە حکومەتێک بەڕاستی یعنی ناتوانێت خزمەتی گەلەکەی بکات سەرەتاییترین مافی موچەیە ناتوانێت دابینی بکات ئەگەر حکومەتداریت پێ ناکرێت بۆ ناکشیتەوە من یەک دێڕ ئەڵێم لەسەر ئەمە دڵنیاتان ئەەکەمەوە ئەو کەسانی لە ئاستی باڵان لە جیهەتی جێبەجێکردن لە حکومەتی هەرێمی کوردستان ئەگەر داهاتێکی زۆر باش نەبێت ئەگەر لە گەندەڵێکی ئێجگار گەورە تا ئاسی لووتکە لە قاچەقچێتی لە خاڵە سنووریەکان بەشدار نەبن شەریک نەبن یەک ڕۆژ 24 سەعات ئامادە نین حکمڕانی ئەم حکومەتە بکەن بەڵام بۆ ئامادەن گەل برسی بکەن بۆ ئامادەن سزای خەڵک بن بۆ ئامادەن موچە خۆران ببڕن یعنی ئەکرێت بەرپرسێک لە خاڵێکی سنووریە شەوێک 1 ملیۆن دلار داهاتی بێت بەڵام موچە خۆرێک ئەگەر موچەکەی 500,000 بێت بە 2 مانگ جارێک بە لێبڕینیشەوە پێی نەدرێت ئایا ئەمە ڕەوایەتە ئایا ئەمە حکومداریە ئایا ئەمە دەسەڵات بم ڕێکار و بەم میکانیزمە دەکرێت بۆیە بوونی ئەم حکومەتە بۆ بە بەڵا بەسەر خەڵکەوە بەسەر موچە خۆرانەوە بەسەر کرێکار و کاسبکارانەوە بوونی ئەم حکومەتە پێویست ئەکات لە نێو پەرلەمانی کوردستانە لێپرسنەوەی لەگەڵدا دەکرێتەوە بە تەسەور و بە قەناعەتی من پێویست ئەکات ئەم حکومەتە بە کۆتا بێت و پێویست ئەکات هەڵبوەشێنێتەوە حکومەتێکی نیشتیمانی لە بەرژەوەندی گەل و لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستاندا بەڕاستی بێتەکایەوە بۆیە ئەم کابینەیە جگە لە ئیرهابی فکری و جگە لە برسیکردنی گەل نەیتوانیوە بەڕاستی دەست بۆ پرسە ئاساسەکان ببات من پێویست دەکات لەسەر یەک قسە بکەم بە نمونە ئێمە دەستگیر لە ماوەی ڕابردوودا ئاگدارین ژمارەیەک لە چالاکوان لە ئازادی خوازان تەنانەت لە ڕۆژنامە نووسان بە شێوازێکی زۆر نایاسایانە بە شێوازێک دوور لە یاسا و دوور لە مافی مرۆڤ پەرکێشی یاسا و زیندان کراونەتەوە لە ژووری تاکە کەسیدا ئەم کەسانە هێڵنراونەتەوە تەنانەت ئەشکەنجە دەدرێن و باری دەرونیان ئێجگار خراپەوە باری تەندروستیان ناجێگیرە بەڵام ئێمەی پەرلەمانتار چەندین ڕێکارمان گرتوتە بەر تاکو ئێستاکە بەداخەوە ڕێگەیانەوە نەبیان بینین و داوای جەلسەی پەرلەمانمان کردووە لەسەر پرسی چالاکوانی مەدەنی لە نێو هەرێمی کوردستانە کە ڕوبەڕووی زیندان کراونەوە بەڵام ڕێگەیان بە ئێمە نێوە وەکو پەرلەمانتارێک تەنانەت چاومان بەو ڕۆژنامە نووسان شێروانی و باڵێن چالاکوانی مەدەنی بکرد بۆیە ئەم دەسەڵاتە تەنها ئەرکی ئەوەیە بەڕاستی دەم و دەستی خەڵک ببەستێتەوە تەنانەت پەرلەمان و پەرلەمانتارانیش کۆتو بند بکات و خەڵک برسی بکات ناتوانێت ئیدارەدانی حکومەتەکەی وەگەلەکەی و وڵاتەکەی بکات تەنها لەوەی کە لە هەوڵی ئەوەدایە چەندین کۆمپانیا لە بەرژەوەندی خۆیان بهێنێنە پێشەوە و چەندین کەسان لە نێو کوڕانی مەسئول و مەسئولینەکان و لە حکمی بنەماڵە تەنها باڵێنە داهاتی هەرێمی کوردستان سوودمەند بوونە ئەگەر بێت و داهاتی هەرێمی کوردستان دابەشی سەد بکەین
بەڕاستی ڕەنگەنەوە و نوێی بگەڕێتەوە بۆ گیرفانی مەسئولین و کوڕەکانی بنەماڵەوە تا ئەمە سەبەبی ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت لە کاتی خۆیدا موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان دابین بکات لە وڵاتی ئێمەدا کێشەی نەبوونی داهات و پارە نییە بەداخەوە بەڵکو کێشەی گەندەڵەیەکی لە ڕادە بەدەر و نەبوونی سربەخۆ هەیە و نەبوونی یاسا هەیە و نەبوونی ئەو دۆخەوای کردووە بەداخەوە بگاتە ئاستی ئەوەی کە خەڵک بەڕادێک لە ڕادەکان لە بەرامبەر برسیبوونی داپەنا بۆ خۆکوشتن ببات واتە ئەم حکومەتە نەیتوانێت حکومەتێک بێت کە ناوی حکومەت بوون لە خۆی بگرێت و خزمەتی خەڵک بکات و ئەوەی ڕەوایە بۆ خەڵک دابینی بکات. سوپاس دەکەم دکتۆر هەورامان بگەڕێمەوە لای بەڕێز سەبارەت بەوەی کە وا بڕیار بوو کە چوارشەممە کۆبوونەوەی پەرلەمان بەڕێوە بچێ بەڵام وا بڵاوکراوە کە کۆبوونەوەکەش دواخراوە هۆکاری دواخستنەکەی چیە و هەنگاوی داهاتووی ئێوە چی دەبێ؟ وڵا بەداخەوە ئەوەش یعنی یەکێک لە بەڵگەکانی ترکە ئەیسلمێنێک کە دەستەی سەرۆکایەتی بەرنامەی کار بەڕاستی خۆیان داینانێن ئەجەندایەکی تر لە پشتیانەوەی بۆ دانانی بەرنامەی کار و بە حقیقت بۆیە زۆر جاریش خۆیان بەدەستی خۆیان ئەخەنە ناو موقعێکی ئەحراجیەوە بەداخەوە کە بە حقیقت ئەوە حاڵەتێکی زۆر خراپە چونکە ئەوان ئەمڕۆ لە ناو هۆڵی پەرلەمان بڕیاریاندا کە دوجا لە ژێر فشاری ئەو پەرلەمانتارانەی ئەو 37 پەرلەمانتارە ئەوە بوو بەرنامەی کار نەڕۆی و بڕیاریاندا ڕۆژی چوارشەممە دانیشتێک تایبەت بکرێ و لانی پەیوەندیدار وەفدی دانوستانکار بانگ بکرێ بەڵام بەداخەوە چەند کاتژمێرێک دوای ئەوە بڕیاریاندا کە دانیشتنەکە دواخرا و بۆ کاتێکی نادیاریش دواخرا و خوا بکە ئەو دواخستنی یەکجارێکی نەبێ وەکو خولی چوار کە کاتێکە پەرلەمان تعتیل کرا چونکە بەڕاستی ینی بەداخەوە حیزبە دەسەڵاتدارانە قەنەعەتیانە کاتێکە بزان پەرلەمان خزمەت ناکا بە ئەجێنداکای ئەوان پەنا بنە بەر تعتیلکردن و داخستنی وەکو واقعیش بینیومانە لە هەرێمی کوردستان ئەو تەجربە و ئەزمونە باشە بەس ینی ئەوە زانیاریە جەلسەکە ئەکرێ بەڵام وەکو ئاماژەم پێکرد ئاماژەیەکی خراپە بە حقیقت چونکە تۆ بۆ بڕیاردا لە ناو هۆڵی پەرلەمان دوای بۆ پەشیمان بوویتەوە لێی و کاتەکە دیاری کردوای کاتەکەت مەجهول کرد باشە کاک دکتۆر هیچ پاساوێکی نییە بە حقیقت باش ئەگەر پاساوەکەی ئەوە بێ کە لایانی پەیوەندیدار راپۆرتی ئامادە نیە راپۆرتی بۆ ئامادە نییە چۆن راپۆرتی ئامادە نییە ئەوە بەڕاستی هیچ بە هیچ جۆرە بەنسبەتی ئێمە یان پێی مقتەنیع نین بە حقیقت و بڕوامان بەو بیانوە نییە ئێمە کاری داهاتوومان بەردەوامین و ئەو چەند پەرلەمانتارە کە عەرزم کردی گروپێکمان دروست کردووە بەردەوامە بین دەکرێت پێمان بڵێ چی دەکەن تا ئەو کاتێک کە ئەوەندەی لە توانامانە هەبێ بەڕاستی ئێمە ئەوەندەی کە لە توانای خۆمان هەبێ ئەلموهیم نایڵین جەلسەکانی پەرلەمان ئێمە لەسەر یەکشت زۆر متتەفقین ئەویژەوە هیچ جەلسەیەکی پەرلەمان لەمە دوان نابێ ئەنجام بدرێ ئیلا بێ بابەتی موژەی خەڵک لای بکرێتەوە باشە بەس وەکەوەی کەوت بۆ مەبەستە ئەگەر جەلسەکانی پەرلەمانیش نەکرێمە عملی ترمانێ بۆ نمونە مانگرتن مؤتەمەری سەحەفیە گرین چەندین چالاکی ترەکەین باشە بەس ئەوەی کەوتت زانیاری ئەوەی کە ئەگەر هەیە ڕەنگە ئەمە دوا دانیشتن بێ پەرلەمان بی کە جارێکی تر پەرلەمان دابخرێتەوە ئەوە زانیاری و ئەگەرێکی بەهێزیش هەیە وڵا ئەوە خوێندنەوەی خۆمە و شتێکی تەجربە کراوە لە هەرێمی کوردستان چونکە دەسەڵاتدارانی لە هەرێمی کوردستان پەرلەمانیان کاتێک ئەوەیە کە لە خزمەتی ئەجەنداکانی خۆیان نابێت کاتێک پەرلەمان بەلایەنەوە گرنگە کە خزمەت بە شەخص و بە حیزب و بە هەندێ ئەجەندای تایبەتی خۆیان بکە وەکو ئارایشگایەک سەیری ئەکەن بۆ جوانکردن و ڕازاندنەوەی بڕیاری جوان و قانونی جوان و هەندێک ئەجێندا کە تیا ئاڕازێنرێتەوە لە خزمەتی حیزب و کەس و خزمی خۆیانە باشە بە کورتی وەڵامی هەر کاتێک بزانن کە پەرلەمان زیندووە و دەست ئەبا بۆ بابەتی زیندوو پەنا بنە بەر تعتیلکردنی پەنا بنە بەر داخستنی پەنا بنە بەر هەڕەشە و گوڕەشە هەموو شتێک پەنا بنە بەر باشە بەس وەکو بینیمان جزئێک لەوە ئەوە بوو کە دەستەی سەرۆکایەتی بڕیاریدا ڕۆژی چوارشەمە جەلسە بکرێ لەسەر موچەی خەڵک بەڵام دوایی بە تەوجیهێکی حکوومەت جەلسەکە دواخرا ئیلا ئەجەلین مەجهول بەڵێ سوپاس دەکەم بەڵە بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دوای ناوبڕەکە
نەگەڕین وڵاتان لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. فرم دێشە وی دەسێت وازی لێبێت ئەوە پارەکە ڕاستەکە پارەکە بسيطة بسيطة صبصة بسيطة 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 شيء فين ربي ئەلو برنجی محمودە باجوە بگرن ئەکتەری سەرەکی ڕێکلامەکانی ئێوە لای ئێمەیە جا ئەگەر هەفتە زۆر جا ئەگەر پارەیەکی زۆرمان نێنێ ئیتر ڕێکلام و مێکلامی برنجی محمودیش فونیش جار ئێستا جواب مەوێت برنجی محمود ڕێکلامی ناوێ چۆن؟ برنجی محمود ڕێکلامی ناوێ بسيطة بسيطة صبصة بسيطة شێفوریا ئەی تۆ ێستا نەگیرابووی ڕبا بەوە ڕێکلام بوو ئەم قڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە گوشاری نینی تامێکی لە یاد نەکراو چۆن زۆپای ئەسڵی تۆیۆتۆمی تۆربۆ یابانەی دەناسرێتەوە وشەی تۆربۆ ناوی مارکەکە نیە ناوی مارکە ئەسڵیەکە تۆیۆتۆمیە و ئێستا لە عێراق و کوردستان بە تۆربۆ ناسراوە و هەربەم هۆیەوە دەرفەت بۆ ساختی ئەم کاڵایە لە بازاردا زۆر بووە و بە ناوی تۆربۆ لە وڵاتانی تر ساختە دەکرێت بۆیە پێتان ڕادەگەیەنین کە تەنها وشەی تۆیۆتۆمی مارکە ئەسڵیەکەیە گەرانتی 3 ساڵی لەگەڵدایە بە تەنها زۆپای تۆیۆتۆمی فتیلەکەی سیڵقی هەیە کە بەشی 3 ساڵ دەکات زۆپای تۆیۆتۆمی یابانی مۆدێل RC87 ئارامی و دڵنیایی برنجی سروشتی شیمال لەسەر خواست و داوای زۆری هاوڵاتیانی خۆشەویست دوای گەڕان و هەوڵێکی زۆر لە باشترین کێڵگەکانی وڵاتی ئێران ئەم جارە برنجی سروشتی شیمال باشترین و خۆشترین برنجی دەنەکخری شەژمانگەی دەرەجەیەکی ئێرانی بۆ ئێوە هێناوتە کوردستان ئەم برنجە دەنەکخرا باشترین و بەتانترین برنجی گردەی کێڵگەکانی ئێرانە ئێمە کێڵگە بە کێڵگە گەڕاوین بۆ ئەوی باشترین برنجی سروشتی و بەتام و خۆش بۆ ئێوە بدۆزینەوە بە چاڵتوکی لە جوتیارەکانمان کڕی و خۆمان کڕەمان کردووە تاوەکو دڵنیا بینەوە لە پاکی و پوختی برنجەکەمان ئەم برنجە پڕ ڤیتامین و کانزای سروشتیە بەبێ مادەی کیمیایی و پارێزەرە لەگەڵ ئەم برنجە هیچ خەمی بەرزبوونەوەی شەکرە و کۆلسترۆڵت نەبێت چونکە برنجێکی ئۆرگانیکە و پڕە لە مادە و کانزای سوود بەخش هەروەها ئەگەر تەنیا برنجی سروشتی شیمال بخۆی هیچ خەمت نەبێ قەڵەوت ناکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە بۆیە برنجێک خۆن لە سەرچاوەکەی دڵنیا بن ڕێگەی کار یان ڕوخسار یان پەنجەمۆر یاخود بە تێکەڵاوی توانای هەڵگرتن و مانەوە و تۆمارکردنی 10,000 هاتن و دەرچوونی کارمەندانی هەیە پادێکی بەهێز کە بۆ ماوەی سەعات و نیوەک بەرگە دەگرێت iFace 1000 توانای هەیە ببەسرێتەوە بە دەرگای کۆنتڕۆڵ بۆ ماوەی 1 ساڵ پاڵپشی دەکرێت لەلایەن کۆمپانیای هایتێک کۆمپانیای هایتێک تاکە بریکار لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ زانیاری زیاتر پەیوەندی بکەن بەم ژمارە مۆبایلانە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام
جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز. شیرین خان پێش ناوڕەکە بەرز باس لەوە کرد کە ئەم حکوومەتە پێویستە هەڵبوەشێتەوە حکوومەتێکی ڕزگاری نیشتیمانی پێک بهێنرێ. بڵێن ئەم حکوومەت هیچ کارنامەیەکی جێبەجێ نەکردووە ئەو کارنامەی کە دای نابوو یاخود ڕێکەوتنی لایەنەکان بۆ پێکێنانی حکوومەت بۆیە زەرورە هەڵبوەشێتەوە. لە ڕاستیدا دیارە لە کارنامەی حکوومەتی هەرێمی کورسان 52 هێڵ بووە و 13 هێڵی تایبەت بۆ بە پرسی چاکسازی، بەڵام بەداخەوە هەرچەند ئەم حکوومەتە ئەتوانین بڵێن دوروشمی هەرەسەرێکی پرسی چاکسازی و ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی بووە، بەڵام نەتوانێتی چاکسازی ڕنگباتەوە لە کابینەکەیدا تا ئەم ئانوساتێ و نەتوانێتی پرسی گەندەڵی بە کەمترین ڕێگا با بڵێن بنبڕ بکات، بەڵکو بە پێچەوانەی ئەمەوە ئەتوانین بڵێن ئاستی گەندەڵی لە هەرێمی کورسانە زیاتر پەلی هاویشتووە و بەداخەوە قاچاقچێتی لە خاڵە سنوورەکان زۆر گەورەتر بووە بە نیزام و بە ڕێکخراو ئەمە ئەکرێتوە، تەنانەت لە دەسەڵاتی ئەتوانین بڵێن هەم جیهەتی جێبەجێکردن و هەم دەسەڵاتی یاسادانانیش دەرچووە. ڕەنگە داهاتی مانگانەی خاڵە سنوورەکان بەهۆی قاچاقچێتیەوە زیاتر لە 150 ملیۆن دۆلار بێت، بۆیە بوونی گەندەڵی لە هەرێمی کوردستاندا بووە بە سەبەبی ئەوەی کە داهاتی هەرێمی کورسان تەخشان و پەخشان بێت و نەگەڕێتەوە بۆ غەزێنەی دارایوەکو لە پێشتر ئاماژەم بەوە کرد ڕەنگە سەبەبی سەرەکی نەبوونی داهات یا نەبوونی پارە لە هەرێمی کورسانە بوونی پارە نەبێت، بەڵکو بە پێچەوانی ئەمەوە ئەنجامی گەندەڵەیەکی لە ڕادەبەدەرە کە لە ئاستی سەرەوە بۆ خوارەوە ڕێگە خۆشکراوە بۆ ئەوەی خەڵک ئەوانەی لە ئاستی حکومڕانی و بەرپرسیارەتیان بە ئاشکرا گەندەڵی بکەن و کەس ڕوبەڕووی یاسا نابێتەوە. بە نمونە بە پێی راپۆرتی دەستەی دەستپاکی لە هەرێمی کورسان قەبارەی گەندەڵی 118 ملیار بووە و 99 دۆستێ هەبووە کە داخراون. ئەمە جێی پرسیارە، یەک ئەو قەبارە و ئەو گوژمەی کە ئەوان ئاماژیان پێکرۆ ئەتوانین بڵێن زۆر زیاترە لەوەی کە ئەوان تشکیان خستۆتە سەر بەپێی ئەو راپۆرتی کە ئامادەیان کردووە. دوو ئەو 99 دۆسیەیە کە داخراون کە خاوەنی ئەتوانین بڵێن مەلەف و دۆسەی گەندەڵین، ئایا ئەمانە کێن؟ بێگومان ڕێژەیەکی ئەگەر زۆر نەبێت ڕێژەیەکی زیاتر لە نیوەی ئەو کەسانن کە لە ئاستی باڵادا تێوەگلاون بە مەلەفی گەندەڵی، بەڵام بەداخەوە دەرگای دادگایان بۆ واڵاکراوتەوە و زۆر بەسانایی لە دادگا و لە یاساش ئەمان تەنانەت ئینقاز و ڕزگار دەبن. بۆیە ئەمە بۆتە سەبەبی ئەوەی کە دۆسەی گەندەڵەکان لە هەرێمی کوردستان لە لووتکەدا بێت و کەسانی گەندەڵکار ڕوبەڕووی یاسا و دادگا نەبێتەوە و جونگە ئەساسەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا ڕەنگە ڕوبەڕووی لە ناوچوون بێت بە حکمی ئەو گەندەڵی لە هەرێمی کوردستاندا هەیە و بەشەکەی کە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی باوا بڵێن کە پێویست ئەکات حکوومەتی هەرێمی کوردستان ڕێککەوتنی لەگەڵ حکوومەتی بەغدا و حکوومەتی عێراق بێت. ئەمە جێی پرسیارە بۆ حکوومەتی هەرێمی کورسان نەوت ڕادستی بەغدا ناکات. بە نمونە لە 11دا ئەوە بوو یاسای قەرز لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق پەسەند کرا، دەبوو لە ماوەی 24 سەعاتە تیمی حکوومەت و وەفدی دانوسکاران لە حکوومەتی هەرێمی کورسان بگەنە بەغدا بۆ چارەسەرکردنی ئەم پرسەیە، بەڵام بۆ ئامادەنین بڕن و بە پێی زانیاریەکانی ئێمە ڕەنگە لە نزیکترین دەرفەتە یاسای بودجە بنێرێتە ئەنجومەنی نوێنەرانی عێراق، بەڵام تاکو ئێستاکە بەداخەوە خەیاڵیان خاوە لێرەدا حکوومەتی هەرێمی کورسان، واتە هیچ هەنگاوێکیان نەناوە بۆ ئەوەی تیمی حکوومەت بڕاتە بەغدا بۆ چارەسەرکردنی ئەم پرسانەوە. پێویست ئەکات ڕێککەوتن لە نێوان عێراق و هەرێمدا بکرێت، ئەوان ئەگەر مەبەستیانە موچە خۆران دابین کرێت و ژیانی خەڵک ئاسایی بێتەوە دۆخی دارایی چارەسەر بکرێت، تەنها پرسە چارەسەرێکە ئەوە دەبێت کە پێویستە لە نزیکترین کاتا پێش ئەوەی ئەو یاسایە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق پەسەند بکرێت ئەوان ڕێککەوتنیان لەگەڵ بەغدادا بگەنە ئەنجام. باشە، بەس ئەوەی کە وتت ئەم حکوومەتە بە هیچ بنەمایەکی تیان نەماوە، بۆ نمونە موچە دابین ناکە، خزمەت گوزاری، باسی ئەوەت کرد کە سەرکوتکردنی ئازادی و ئەوانە هەیە، ئەو کاریمانەوەی چیەکەیت شتێک نەکات بۆچی ماوەتەوە؟ بەڵێ
بەڕاستی ئەتوانین بڵێن بەشێکی ئەوە بێت ڕەنگە ئەو حزبانەی کە لە ناو کابینەکەدان ڕەنگە تا ئێستاکە بە پێی پێویست بەدەنگ نەهاتی بێتونەوە چاوپۆشیان لەو ڕۆڵەی حکوومەت کردبێتەوە بەداخەوە بەشێکی ئەگەڕێتەوە بۆ ئیرادەی خەڵک و شەقام تاکو ئێستاکە ئەمە بە پێی پێویست نییە یعنی دەکرێت شەقام بە ئاستێک لە ئاستەکان بجوڵێنرێت کە داوای مافی خۆیان بکەن و موچە خۆران داوای شایستەی خۆیان بکەن و خەڵک لەم نادادێ بێدەنگ نەبێت و دەبینێت چالاکوان ڕۆژنامەنووس ئازادی خواست زۆر بەسانایی ڕاپێکی ژووری زیندان دەکرێت و ڕوبەڕووی یاساد دەکرێنەوە بە زۆر دۆسەیان بۆ دائەتاشرێت و ڕەنگە بگاتە ئاستی ئەوەی مەلەفیان بۆ دروست بکرێت و حکمیان بن بەڵام هەموو خەڵک بەداخەوە بە پێی پێویست لەسەر ئەم پرسانە و تەنان ئەو حزبانێکی کە لە نێو حکومەتن ئەتوانین بڵێن ڕۆڵەکە بۆ سەر ئەم دوو ئاستەیەدا بەش بکرێت بەشی سێهەم کە دەسڵاتی یاسادانانە کە پێ دێت لە پەرلەمانی کوردستان پەرلەمانی کوردستان تا ئەم ئانووساتیە نەیتوانێت پەرلەمانێکی کارابێت نەیتوانێت ڕقابەیەکی چالاک بێت بەسەر جیهەتی جێبەجێکردن و هەموو ئەمانە هۆکار بووە بۆ ئەوەی کە جیهەتی جێبەجێکردن دەسواڵا بێت و نەتوانێت بە ئەرکی ڕاستەقینەی خۆی کە خزمەتکردنە هەڵسێت بەڕاستی. سپاس دەکەین دکتۆر هەورامان گەرم و لای بەڕێزت سەبارەت بە چارەسەر بۆ کێشەی موچە ئێستا چییە کە بڵێن حکوومەت نایەت بۆ پەرلەمان دەستی سەرۆکاتی ڕێگەنادات دانیشتێکی تایبەتی لەسەر بکرێ ئەی چارەسەر چییە خەڵک هەروە بەبرسێتی بمێنێتەوە؟ بەڵێ وڵای کاک حەکیم ئێمە لەسەر ئەم بابەتە قسەی زۆرمان کردووە لە بەرنامەکانی تریشاوە لە کەناڵەکانی تریشا قسەی زۆرمان کردووە من بە قەنەعاتی خۆم چارەسەر تەنها یەک شتە ئەویش ئەوەیە ئەم دەسەڵاتدارانە ئەوانەی کە جڵەوی دەسەڵاتیان بەدەستە بینی خۆیان و خوا و میلەت نیەتی خۆیان پاکەنەوە و هیمەتی لێ بکەن و دەستی لێ بجوڵێنن کە ئیسلاح و چاکسازیەکی حەقیقی و ڕاستەقینە بکەن ئەو کاتە بڕوا کە پێویستیشمان بە پارەی بەغداد نابێت ئەم وڵاتە ئێمە کوردستانی ئێمە زۆر دەوڵەمەندە و داهاتی زۆرە و بەڕاستی ئەتوانێ خۆی بژێنێ بە حەقیقەت و بابەتەکە تەنها ینی نابێت کورد بکرێتەوە لە موچە و پێدانی موچە بۆ کەمترین مافە بەڵکو ئەبێ ئەم حکوومەتە بەڕاستی ئەگەر بێ حکوومەتێکی حەقیقی بێ و ئیسلاح و چاکسازی بکە و بێ وردە بەرەو ئەوە بڕواکە لەسەر لاقی خۆی بۆستێ و بێتە دەوڵەت وەکو بانگەشەی بۆکەن بەڕاستی ئەوە بێ یعنی بابەتەکە تەنا بابەتی موچە نەبێ کێشەی ئێمە تەنابوو بێتە موچە و ئێمە پەرلەمانتار وامان لێبێ لە هۆڵی پەرلەمان بەس دەنها داوای موچە بکەین و هاوارمان لێ بەربێتە بڵێن موچە کەمترین مافی خەڵکە تۆەوەی کە موچەی پێدەی کرێکاریت بووەکە ئەبێ کرێکەی بیتێ خۆ بە ئارەزوی خۆت نییە اعطوا الأجير أجره قبل أن يجف عرقه باشە بەڵکو ئەبێ ئەم وڵاتە چۆن بەرەو موسساتی بڕوا چۆن خەدەمات پێشکەش بکرێت چۆن گەنجەکانمان دڵخۆش بکرێن مستەقبەلی خوێنەوەرەکانمان خاوەن بڕوانامەکانمان خوێندن بەرەو پێش بڕوا جادە و ڕێگەوبانەکانمان کێشەی سەکەن نەمێنێ لە هەرێمی کوردستان خەڵک بێتە خاوەنی داهاتی خۆی خەڵک بێتە خاوەنی کاری خۆی هەلیکاری خۆی ئەوەی دیعانەی کاوان ئەیان کرد بەداخەوە باشەیانی چۆن دیعاکانی خۆیان لەبیر نەماوە باش ئەوان نیانەوت بە خەڵکی کوردستان ئێمە پاشەکەوتی موچە نایاڵین و پاشەکەوتەکانیشتان کە بۆتان کراوە بۆتان نەجێڕینەوە خۆ ماوە قسەکانیان بۆتانیان بۆ ناکەین ئەوان نیانەوت ئێمە نەوتی کوردستان لە ڕێی کۆمپانیایەوە وا لەیەکەین کە هەموو تاکێکی ئەم کوردستانە سوودمەند بێت لە نەوتی هەرێمی کوردستان ئێکوا باشە بەڕۆ بەڕاستی چارەسەرەکەتەنە ئەوەیە کە بە حەقیقەت ینی من ئەتوانم بڵێم چارەسەرەوەی کە بڕۆن لەگەڵ بەغداژ ڕێکەوەن ئەوە ژێکێکە لە چارەسەرەکان و دەبێت ڕێکیش بکەون بە حەقیقەت ئەگەر بە تەمای ئەوە بن کە بەغدا پاریان بۆ بنێرێ ئەبێ ڕێکەون لەگەڵیانە ئەمما چارەسەری حەقیقی و بنچینەیی و ڕیشەیی ئەوەیە کە چاکسازێکی حەقیقی بکرێ ئەم دەسەڵاتدارانە بینی خوا و خۆیان و میلەت نیەتێکی پاکی لێ بێن کە چاکسازی بکەن کە حکومڕانێکی ڕەشید بکەن کە صادق بن باشە ئەمە ئەساسی چاکسازی ئەمە هەتاوەکو بەم جۆرە بێ بەڕاستی بەو جۆرە نەتیجەکەی ئەدا بەدەستەوە کە ئەیبینین باشە کاگوتۆرێنی خۆت بڕوات بەوە هەیە کە ئێستاوان ینی تازە ئەوەندەیان تیاما بێ کە نیەتێکی چاکسازیان هەبێ یاخود ئێ سەیمە لە قۆناغی فاسیدین یاخود مفسیدین بە بۆ چوونی بەڕێز من بەڕاستیش علامەتێک نابینم تاکو ئێستا ئەوەی کە هەیە تەنها بانگەشەیە ئەوەی کە تەنها تەناشتی
ڕووکەشیە چاکسازی حەقیقی نییە و هیچ علامەتێک و نیشانەیەکی ئەوە نابینم کە ببێتە بەڵگەیەوەی کە شاهیدیان بۆ بم بەداخەوە خۆزگەوان نەبوایە و بەڕاستی کاک حەکیم خەڵکی وڵاتی ئێمەش گوێچکەی پڕ بۆ مێشی پڕ بووە لە قسە و لە ئیدعا و لە قسەی زلزل وإن الله لا يصلح عمل المفسدين. باشە ئەی بۆ چون چێ دەربارەیەوەی کاندێک جا دەڵێن چاکسازی کاتی دەوێ بڵێن کاتەکە هەر نەبڕایەوە هەموو جارێ دەڵێن بە ڕۆژێک و 2 ڕۆژ ناکرێ. ئەخۆر ئەمان خۆیان ئەو قسەیە کە ئەیکەن ڕاستە چاکسازی کاتی ئەوێ چونکە خۆیان ئەزانن 30 دانە ساڵە ئەوان ئیفساد دەکەن 30 دانە ساڵە گەندەڵی ئەەکەن کە ئەنەما بەغێر و باشتر ئەڵەیە بێ 30 ساڵیشمان مەجال بن تاکو چاکسازی بکەین بەڵام نە ئەوەی پێشویان ڕاستە نە ئەمەی کە ئێستا ئیدعایەکەن حەقیقەتە. باشە وەکو دوا پرسیارم ئەگەر ئەم برسیکردنەی خەڵک ئەم قاچاقچێتێ لە خاڵە سنووریەکان لە تاڵانی نەوت بەردەوام بێت ئەم مەزمونە یاخ بڵێن ئەم حکومەتە بە تاوەتی لە ناو دەچێت بە بۆ چوونی بەڕێزت ئەگەر ڕێی لێ نەگیرێت. وڵای ئەو وعدی خوای پەروەردگارە خوای گەورە لە قورئانە یەکێک لە سونەنەکانی خۆی باسەکە کە ئەویژەوەیە کە فەرمی وتیلکە القوڕا ئەهلەکناهم لەما ظەلەموا وجعلنا لمهلكهم موعدا. خوای گەورە فەرمێ سەیری قوڕا جەمعی قەریەیە قەریە لە زمانی قورئانە واتە شاری گەورە وڵاتی گەورە دەوڵەتی گەورە حکومڕان و قەوارەی گەورە. خوای گەورە فەرمێ وتیلکە القوڕا ئەهلەکناهم ئەو هەموو قوارە گەورە دەسەڵاتە گەورە لە تاریخی بەشەریەتە لەم ئێمە لە ناومان بردن چ کاتێک لەما ظەلەموا حتا خوای گەورە نافەرمێ لەما کەفەڕوا لەما ئەشرەقوا لەما فەسەقوا ئەفەرمێ لەما ظەلەموا کاتێکە زوڵمیان کرد وەخوای گەورە فەرمێ وەجعلنا لمهلكهم موعدا هەر کەسیش زوڵم کا موعیدێکمان داناوە کە تیا لە ناوچێ بەداخەوە بەڕاستی ئەوەی کە زوڵم کا بەتابە زوڵم لە میلەتی خۆی بکە لە ناوەچێ ئەوە یەکێکە لە سونەنەکانی خوای پەروەردگار. سپاس دەکەم. وەلەن تەجیدە لسنة الله تەبدیلا. بەڵێ سپاس دەکەم کاک دکتۆر. شیرین خان کاتمان زۆر کەمەوە بەس سەبارەت بەوەی کە بەڕێزوتت دەبێت فشار بکرێت لە سەراستی شەقامی ئێستا کە فشار بکرێت پێ دوای ئێستا ئەگەر فشارێکی جدی بێت لەبەری موچەیەک دو موچەش دەن بەشیەوە پارەکەیە چونکەوان هەموو جارێک دەڵێن ئێمە مانگانە 410 میلیاردمان حازرە بەوەی پارەکەی بەغدا هەموو جاریش کە تا موچە دابەش دەکەن دەبێت بە 2 مانگ ینی کەواتە ئێستا بەشی موچەیەکی تاو زیاتری شەر پارەکە نییە. ئەو ڕێژەی کە ئەوان ئاماژەی پێ ئەەکەن بە نمونە ئەمە داهاتی هەرێمی کورسانە بە سەدان و بە هەزارەهان ڕەنگە بە ملیۆن و بە دینار لە داهاتی هەرێمی کورسان تەخشان و پەخشان بکرێت ئەمە ئەبێتە سەبەبی ئەوەی کە ڕەنگە هەمیشە داهاتی هەرێمی کورسان بەپێی پێویست نەبێتەوە بەشی موچەخۆرانی هەرێمی کورسان نەکات سەرباری ئەوەی کە لیستی موچە بۆ خۆی لیستێکی شەفاف نییە بە سەدەها موچەخۆری نایاسایی موچەخۆری بندیواری وەهمی لە خۆی دەگرێت بۆی ئەوان تەنانەت ناتوان دەست بۆ ئەوە بەرن سەرەتا لیستی موچەی موچەخۆران لیستێکی پاکتاو بێتەوە پاک بکرێتەوە لە موچەخۆرانی نایاسایی بۆ ئەوەی ئەو ڕێژە پارەی کە پێویست ئەکات بۆ دابینکردنی موچەخۆران لایەنی کەم بکرێتەوە موچەخۆرانی ئاسایی مافی ڕەوای خۆیان یا شایستەی دارایی خۆیان وەربگرن و لەگەڵ ئەمەدا بەڕاستی ڕۆڵی شەقام هەمیشە کاریگەری لەسەر قەراری سیاسی و حکوومەت و لایەنی پەیوەندیدار دەبێت و پێویست دەکات بەڕاستی خەڵک لەم هەموو گەندەڵی کە لە ئاستی هەرێمی کورسان دەگوزێت و ئەو هەموو نادارێت بەداخەوە لەلایەن حکوومەتی هەرێمی کورسانەوە بەسەر خەڵکە ئەسەپێنرێت بەڵێ چکا کاتم نەما هەنگاوی داهاتوتان ئێمە وەکو ئەم گروپەی بەڵێ ئێمە وەکو ئەم گروپەی کە ئێستا با بڵێن دەست بەکار بوون ئەمڕۆ لە نێو پەرلەمانی کورسانە ڕنگدانەوەیکی زۆر باشمان هەبوو کە ڕێگەمانەیە جەلسەی پەرلەمان بەردەوام بێت بە پرسی لاوەکیەوە بەڵکو تەنها دەبێت پرسی موچە ببێت بە پرسی کاری پەرلەمان و معالەجەی ئەم پرسەیە بە چارەسەرکردن بێت بۆیە دڵنیاتان ئەەکەینەوە ئەم گروپەی ئێمە بەردەوام دەبێت و لەسەر خەت دەبین و هەر ڕێکارێک پێویست بکات ئێمە دەیگرینە بەر بۆ ئەوەی پەرلەمان ببێتە پەرلەمانێکی کاراوە شکۆ بۆ ئەم پەرلەمانە بگەڕێنێتەوە پرسی سەرەکی کە پرسی موچە و دۆخی دارای و ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغدا دەبێت پێویستە لە پەرلەمانی کورسانەوە ئەم پرسانە معالەجە بکرێت. زۆر سپاس بۆرێک لە بەڕێزان شیرین ئەمین
و دکتۆر هەورامان گەچێنەی ئەندامانی پەرلەمانی کوردستان کە بە سوپاسەوە لە هەولێرەوە لەگەڵ مامەوە سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس بۆ هاوکاران تا بەرنامێکی دیکە سوپاسان.